چەند ساڵ بە تیری جوانێ ئەشد ڕەنجەڕۆم ئەرێ ئەوا لە داخت نازری بار دەکەم ئەرێ چەند ساڵ بە تیری جوانێ ئەشد ڕەنجەڕۆم ئەرێ ئەوا لە داخت نازری بار دەکەم دەڕۆم ئەرێ بەناز ژیان بەناز چێ بەناز کردەمێ ئەرێ بەناز ژیان بەناز چێ بەناز کردەمێ ئەرێ منداڵی دوێنێم جوانێ تۆ پیرت کردەمێ ئەرێ منداڵی دوێنێ نازنین تۆ پیرت کردم بەخوا تۆ پیرت کردم مباركت بي جواني الخير وشي أري سالك الله جواني ظفر لقي شي مبارك بي جواني الخير وشي أري بنات جان بنات شي بنات ذكر دمي أري بنات جان بنات شي بنات ذكر دمي أري من دالي دويني جواني توفير أري من دالي دويني منازلي توفير كردم بخوة توفير كردم كرجال واي خزدي لو خالوانمي جاي الشودي خنا وزانمي كرجال واي خزدي لو خالوانمي جاي الشودي خنا زانمي هي جاي هي شودي خنا زانمي هي جاي هي شودي خنا زانمي مسی آسمان دو چاوی ماست شینی آسمان دو ابروی راشی بو نکاوان دو ابروی راشی بو نکاوان وی کجال وی خزده لو خالوانمه جگای شوده نازانمه کجال وی خزده لو خالوانمه جگای شوده نازانمه هی جگای هی شود نازانمه هی جگای هی شود نازانمه جگای شوده نازانمه کجال وی خزده لو خالوانمه جگای شوده نازانمه جگای شوده نازانمه جگای شوده نازانمه ئایدان خۆش دەستان خۆش بێ زۆر سپاس خۆشەویستان ئێمە لەگەڵتانە بەردەوامین لەگەڵ ئەم میوزیک و گۆرانی جوانانەی کە پێشکەشتانیەکەین کۆمەڵە گفت و گۆشمانەی لەگەڵ میوانەکانمانە منیش چاوم بۆ ناکرێتەوە تا ئەگەر ئاوا بکەین زۆر باشە بەڵام خۆرێکی زۆر خۆشی هەیە و کەشوها زۆر خۆشەکان بڕۆ خەڵک بێ بۆ گەشت و سەیرانەکان ئێرش بەردەوام قەرەباڵغ بووە ئیتر خەڵکیش ئاگری کردەوە هالانە
ئیتر وردە وردە ئەم سەیرانگایە زۆر قەرەباڵ زۆر قەڵباڵ یاخوا بۆ نێجارێ بەڵام لە هەمووی گرنگتر ئەم جارە گفتوگۆکەین لەسەر بابەتێکی گرنگ ئەویش لە ڕووی بە پیتی و لە ڕووی جیۆلۆجیەوە شارباژێر تا چەند گرنگ و لە ناوەندە ئەکادمیەکانە تا چەند ئێمە کەسی پسپۆرمان هەیە کە بتوانێت پشکنین بۆ ئەم خاکە بکە لە ڕووی ئەوەی ئەم خاکە لە ڕووی پێکاتەوە لە ڕووی کانزاکانەوە لە ڕووی ئەوەی لە ڕووی ئابووری و ئێمە توانین چەند سوودی لێ بینین ئێمە هەمومانین چێژ لە سروشتە جوانەکەی دڵخۆشە بین خواردنی خۆشە خۆین بەڵام دوجار کۆمەڵی ناوچە هەیە کە کۆمەڵی تایبەتمەندی هەیە کە پێویستە کەسانی پسپۆر بە دوای ئەو تایبەتمەندیانە بکەڕن ئەم تایبەتمەندیانە ژوە ئاکا کە زیاتر چۆن لە تەوەریەکەممانە قسەمان لەسەر ڕاکێشانی گەشتیار کرد زیاتر وا لە واکات کە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئەوەی کە بتوانین ئێمە لە خاکەکەی خۆمانەوە سوود لە کۆمەڵی بەرهەمی تایبەت ببینین ئەمەش بێگومان کراوە کاری بۆ کراوە کۆمەڵی پرۆژەی زۆر تایبەتەیە لە ڕووی جیۆلۆجی ناوچەکە جیاوازەکانەوە بەڵام ئەمڕۆ پرۆژەیەک هەیە کە بزانین تا چەند برگرنگی دراوە بە جیۆپارکی ناوچەی شارباشیار بۆی کە بتوانن کارێک لەسەر ئەم بابەتەکەن بە خۆشحاڵی و ئێستا دکتۆر فازیل ئەحمەدمان لایەکە بەڕێزیان پسپۆری جیۆلۆجین کە هاتۆتە ئەم ناوچە جوانە لەگەڵمانە دکتۆر جیان یەخوا بەخێر بێ زۆر سپاس پێشی دەست پێکەین و تۆزێ پێکەنین ها زۆر بەس ناخمانیوانێ دکتۆر بەڵێ ئەڵام ئەو شاڵ و یاخوا دژنی نەورۆستان بە قەرزی ژوێر پیرۆزانشتانە پیرۆز بێ کوردستان هەراوەدان بێ هەرگەشتەوە بێ هەر سەرفراز و سەرکەوتوو بن خەڵقەکەی زۆر باشە سپاس بۆتەوە دکتۆر لە ستۆدیۆکەی خۆمان ئەم بابەتەمان باس کرد بەڵام ێستا خۆمان هاتوونە ناوچە ڕاستەوە باشە بەڵێ شارباژێر بۆ هەموو جوانی خۆیەوە بە هەموو ناوچەکانیەوە بە هەموو گوندەکانیەوە بە هەموو قەزاکانیەوە لە ڕووی جیۆلۆجیەوە ئەم ناوچەیە ئێمە ئەتوانین هەم بۆ ئێستا بۆ داهاتوش سوودی لە پێکاتەکانی ببینین بەڵێ یەکێک لە شتە گرنگەکانی جیۆلۆژیای ناوچەی شارباژێر بەگشتی کە هەردوو قەزای شارباژێر و ماوە تەگرێتە خۆی بەیەکەوە ئەم ناوچە گرنگی جیۆلۆجی زۆر دەگمەنە کە ناوچەی مێژووی زەوی مێژووی دروستبوونی بوونەوەرەکان لە یەک تەقسیم سێی مێژووی دیاردە جیۆلۆجیەکان لە ناوچەیە ئەوە گرنگی زۆرە ئەو بابەتە بەڕاستی لە ڕووی جیۆلۆجیەوە هەروەها گرنگی ئەوەیە کە سێ جۆر بەرد هەیە بەیەکەوە بەردی ئاگری بەردی گۆڕا و بەردی نیشتوو ئەمەش لە کەم ناوچە ئەمە هەمووی بەیەکەوە و ئەوەش بەردێکی دروست کردووە لەم ناوچەیە پێوتێ ماوەت ئۆفیلاید لە عالەمە مەشهورە بەڕاستی لە و ئەمە لە ساڵی 1955ەوە وادینگتۆن کە یەکەم جار هاتۆتە ئێرە نەخشەی جیۆلۆجیم ناوچەی دروست کردووە ئەم بە جۆرە بەردانەی لێرە هەمە چەشنەی جیۆلۆجی ناوچەکەی باس کردووە و بەردەکانی دەستنیشان کردووە و تا 2024 توێژینەوە کراوە لەم ناوچەیە ئێمە لەو پرۆژەی جیۆپارکە هەوڵمان ناوە چی توێژینەوەی زانستی هەیە لەسەر ناوچەی شارباژێر بەگشتی کۆیکەینەوە و ئامادەی بکەین بۆ پێشنیارکردنی ناوچەی شارباژێر وەکو جیۆپارکێکی جیهانی بەهۆی ئەوەی میراتێکی جیۆلۆجی گرانبەهای هەیە کە لە جیهانە دەگمەنە ئەو دەگمەنە گەڕێتەوە بۆ چەند شتێک یەک ئەو جۆری پێکدادانی دوو پلێتی پێوترێ پلێتی عەرەبی و پلێتی ئۆراسی دەرئەنجام چینێ لە بەردەکانی ناو جەرگەی زەوی زیاتر لە 10 کیلۆمەتر لەوێ لە وەرازە پێش بێتواتە ئالەویا دەرکەوتووە ئەوە یەکێکە لە شتە گرنگەکانە کە پێوترێ سەربەنتینایت بەردێکی گرنگی سەوزە و لە ڕەنگی مارێکی سەوزی ژەچێ بەڕاستی سەربەنتین بەردێکی ئۆلیڤە گرینە سەوزە زەیتونیە و ئەو ڕەنگەی گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ناو جەرگەی زەویەوە لە 15 کیلۆمەتر 10 کیلۆمەتر ژێر ئەرزەوە هاتۆتە نەتیجەی پێکدادانی و دووپلێتەیە و ئەوە شوێنێکی درزێکی گەورەیە کە ئەمە دیراساتی زۆر گەورەی لەسەرەکرێ ئەوە ئێمە خۆشبەختانە لە زانکۆی سلێمانی زانکۆی دایک و زانکۆکانی تری کوردستان و عێراق و عالەم ئێستا تیمی گەورەی هەم لە زانکۆی خۆمانە بە هاوبەش لەگەڵ زانکۆی ترا لەگەڵ یابانە لەگەڵ چیکە لەگەڵ وڵاتی ترا توێژینەوە بەردەوامە لەسەر چینەکانی زەوی لە ناوچەی ماوەتە و خۆشبەختانە توێژینەوەمان بڵاو کردوێتەوە لەسەر دۆزینەوەی بە بەردبوویەکی گرنگ لە سوورە قەڵاتە هەر لێرەوە لەمبەرەوە کە عمری نزیکەی 72 ملیۆن ساڵە
و ئەمە فامیلەیەکی تازەی بەبوونەوەرە لەسەر جیهانە لەسەر گلۆبال سکێڵ یعنی خۆی گرنگی ئەم ناوچەیە چۆن گرنگی جیۆلۆجیەکەی گرنگ بێ لە ڕووی جیهانیەوە لێرە ئەو شتە دەگمانانەی تایە جگە لەبێ لە منطقەی وەراز و بێتواتەوە و گورگەیەر و ئەو گۆڕەنگە و بەردە زەرد و ئەو ناوچانە چەندین کانزای گرنگی بە تایبەتی مسی تایە کە ئێمە ئیشمان تیا کردووە لە مەسحی جیۆلۆژی ئەمانە گرنگیان هەیە بەڕاستی کە لە کۆتایە توانی دەور ببینێ لەوەی کە ئیش دۆزیتەوە بۆ گەنجال بەڵێ پێکهاتەی جیۆلۆجی شارباژێر بەگشتی کە هێندە گرنگە کە هێندە دەگمەنە لە جیهانە ئەگەرچی ئێمە خۆمان درکمان بە دەگمەنی و سوودمان لەم بابەتی کە بەڕێزت باس لێوە کرد وەرنەگرتووە ڕۆڵی زانکۆکانی جیهان ڕۆڵی یونسکۆ لەم نێوەندایە چییە؟ بەڵێ خۆشبەختانە ئەوە نزیکەی 6 مانگە زیاتر وا بێ بە ساڵێک تقریبن خەریکی لەگەڵ یونسکۆی عێراقا لەگەڵ یونسکۆی شەرقەوسەتە و لەگەڵ یونسکۆی عالەمیە بۆ ئەوی دۆسیەی شارباژێر ئامادە بکەین بۆی پێشکەشی بکەین بۆ یونسکۆ ببێ بە گلۆبال یەکێک لە گلۆبال جیۆپارکی عالەمی بچێتە ئەو پرۆگرامێک هەیە لە UN International Geoscience and Geopark Program لەو پرۆگرامە یەکێک لەوانە دروستکردنی جیۆپارکە لە وڵاتانی جیهانە نزیکەی 195 وڵات هەیە لە جیهانە بەڵام تەنها لە 45 وڵاتە جیۆپارک هەیە و جیۆپارک لە عێراقا نییە بەڵێ دەم خۆش پرسیارێکی جوانە جیۆپارک گرنگی شوێنێکە لە ڕووی جیۆلۆژی وەکو حەدیقەیەکی جیۆلۆژی با بڵێن باخچەیەکی جیۆلۆژی یعنی شارباژێر یەکێکە لە باخچە جیۆلۆجیەکانی جیهان نەگەر باخچێ بەڵێ شانازیە توانین بۆ بکەین بە زۆریشەوە چووک وەکوتم مێژووی بەردیتیای لە 170 میلیۆن ساڵەوە تا ئێستا ڕووداوەکانی گۆڕانکاری کەش و هەوا هەمووی لە چینەکانی زەوی ئێرا تۆمار کراوە ئەوانە هەمووی دراسە کراوە و دراسەش دەتوانین زیاتری لەسەر بکەیت جۆری بەردەکانی جۆری دیاردە جیۆلۆجیەکان کە هەن لەم ناوچێ وەکو تابگە و ئەشکەوت و تەنانەت خزاندن و کۆنترین خاک لە شارباژێرە کە عمری نزیکەی 85 میلیۆن ساڵە ئەمانە لە یعنی پێوتێ پالیۆسۆیل هەروەها بوونی جوانترین ئەشکەوت لەم دەڤەرایە بوونی معادنی کە بەیەکەوە ئێمە جمستۆنی پێوتێ یا حجار کەریمە بەردە جوانەکان کە بۆ خشل و ئەمانە ژنان زۆر حەزیان لێ بەڕاستی و پیاوانی ژێکردن ئەوە یەکێکە لە شتە گرنگەکان لەم ناوچەیە زۆر گرنگە و ئەکرێ بەڕاستی ئەم شتانە ئیشی لەسەر بکەین و کاندیدەکە دۆسیەکەی بۆ حازرکەین ئەوەنە بە گەرم و گوڕی و بە خۆشی باسی بابەتەکەکەی ئینسانە حەزەکە گوێ لە بگرە بەخوا بەس لەگەڵ ئەوەشان لەم گەرم و گوڕی گفتوگویانەمان ئەمێنینەوە لەگەڵ گوێگرتنی گۆرانیا بینێت چۆنە دکتۆر وەڵای خراپ نییە حەز لێ گوێ لە گۆرانیا بگریوە جەنابتەوە ئەوە چوارتایە لێمانەوە دیارە من خەڵکی ئەوێم دایک باوکم خەڵکی ئەوەیە من باوکم بۆی باسە کردم ئەوی ئێمە زۆر گەنج بووین حەسەن زیرەکە هات لەوێت لە چاخانێک دانیش گۆرانی بۆتین ئەیوب هەمیشە باسی شارباژێر و جوانی شارباژێڕێ ئەیخوا لەم سروشتە جوانای خۆشنی جۆشمان لە گۆرانی زۆر پێخۆش گوێمان لە بەرهەمێکی تر نۆڵە هەڵی جارێ هەڵپەرچێکاڵەگری بۆ دوایی حەسەن زیرەکە بۆ ئامادە نەکردین دانێکمان و دوابزانم دانێکوت چی ئامادەیە ئەومان پێشکەشکار چیتان ئامادە کردەوەمان پێشکەشکار زۆر باش چێکە زۆر ئاسایە
بڵای چێ بچێ دەست بەزامەوە بڵای چێ بچێ دەست بەزامەوە چێتی مارم کەو شەو بەلامەوە چێتی مارم کە شەو بەلامەوە خۆی لە باڵا بەیر ئەستە بەیانایە خۆی لە باڵا بەیر ئەستە بەیانایە دەم لە ناوی دەم دەسەلم لە نایە دەم لە ناوی دەیم دەسەلم لە نایە شلبم كتي بناتوا شلبم كتي بناتوا بمن بزخمي سرقوناتوا بمن بزخمي سرقوناتوا زويل ولا بير استبيانايا زويل ولا بير استبيانايا دم لناوي دم دسلم لنايا دم لناوي دم دسلم لنايا استوبيانايا دم لنا بيدم سلام لنايا دم لنا بيدم سلام لنايا السائل خوي السائل خوي زانات شيبدي اي زانات شيبدي لقارني زردي لقارني زردي دومات شيبدي اي دومات شيبدي كومل كومل كوملكا شرشو هوري لملكا بندم دينم خوشلكا اي جيران شاوكم اي كبران ناوكا سردلم نسكاب بانجكم اي نسكاب بانجكم باوا اشينمكا باوا اشينمكا باقريجكم اي باقريجكم كومل كومل كوملكا من بدينا مخشلكا كومل كومل كوملكا من بدينا مخشلكا واي جيران شاوكم اي كبراناوكا
قمرنا وكان سپاس بۆ ێژەمە بە حساب هەڵناپەڕین هەڵناپەڕی ڕێباز سەرچۆپیم گرتە بوو دەستان خۆش بێت خۆش بێ سپاس بۆیەوە خۆی دەشت و زۆر سپاس دکتۆر جان دەشت و دەر و بەڵێ. خواردن و هەر کاڵمان لە پارکێ نابێت ئەڵم گەشت و سەیران بە بێڵ پارکێ نابێت بێگومانەوەڵا و ڕەنگا و ڕەنگی و دڵخۆشیە جاماویشمانە بۆ بچی کۆتاییمەوەمانە ئیتر ئەو خێزانانە ژێساوە نزیک بوونە تۆ لێمانە گردوایش بێن بۆ لامانەتوان لەگەڵ تشمانە خۆشیەکەمان زیاتر کردوانە دکتۆر گیان با قسە لەسەر ئێستا جیۆپارک و ئەم بابەتانە بکەینەوە باسێکیەوەم بۆ بکە بۆچی تا ئێستا کە هێندە ئەم سروشتە جوانەی شارباژێر لێڕۆی جیۆلۆجی و هێندە گرنگ بووە بۆچی ئەو کەسانی کە پسپۆر و شارەزان لەم نێوەندای لە لای خۆمان گرنگی کێوتویان بەم بابەتە نەیەوە کێ کەم تەرخەمە لەم نێوەندەیە وەڵاهی کەم تەرخەمی هەمەلایەنەیە بەڕاستی بەڵام خۆتان نەزانن ئێمە لە کوردستانە دوای ڕاپەڕینە بەڕاستی لە ڕووی مادیەوە کانیاتانە نەبوو بەڵام دوای 2023 هەبوو بەداخەوە تا ئێستاشی لەگەڵا بێ یعنی ئەمە بە دوای بووجا گەڕین بۆم جیۆپارکە ئێستاش یعنی لە ناوەندە ئاکادمیەکە لە زانکۆی سلێمانی دایان هاوڕێمان و خۆشمان بەڕاستی لەم مەنتیقا دایان توێژینەوەی زانستیمان کردووە و لەسەر حسابی خۆشمان یعنی بڕاب کە تەنانەت زانکۆ ئەو امکانیاتی نەبووە کە پشگیری تەواو لە توێژینەوەی زانستی دەستان خۆش ئێستا بۆ یەکێکە لە شتە خەلەلەکان کە دەگەڕێتەوە بۆ ئەوەی توێژینەوەی زانستی بەگشتی لە وڵاتی ئێمە و لە کوردستانە پارەی یا بودجەی نییە لە هەموو عالەما توێژینەوەی زانستی بودجەی هەیە یا لە شەریکاتەوەیە گرانتە فەندە یا لە حکومەتەوەیە جا ئەم پرۆگرامەش بەڕاستی ئێمە لە هەوڵاین بۆ ئەوەی ئەم شوێنە ئیتر ئەوەی کە ڕۆژ با بڵێن ڕۆیش بەڵامی تر بۆ گەنجەکانمان بۆ داهاتوو ئەم ناوچەیە چۆن ببوژێنینەوە تەنها هەر بە دوای نەوتان نەگەڕێن بەڕاستی گەشت و گوزاری جیۆلۆجی لێرا یەکێکە لە شتە گرنگەکان کە لێرە چی پێوترێت جیۆدایڤرسیتی جیۆدایڤرسی یعنی ئەمە چەشنەی جیۆلۆجی منتیقەکە کە ئەمە چیمان پێڵێ جیۆهێرێتیجی منتیقەکە دەوڵەمەنە یعنی میراتی جیۆلۆجی منتیقەکە گرنگە جیۆدایڤرسیتی لەگەڵ جیۆهێرێتیەکە ڕەبتەکرێ کە ئەمەش ئەیکا بە جیۆپارک پێشوەی بکرێ بە جیۆپارکی جیهانی ئەبێ ئیش بکەن لەسەرەوەی بیکەن بە جیۆپارکی نیشتیمانی دکتۆر کەواتەوەیە ئەمەە دەوڵەمەند بین لە خاکە بە پیتەیە پشت بەنەوت نەبەستین تا چەند ئەم پرۆژەی جیۆپارک بووەتە ڕاکێشانی گەشتیاری بیانی و ناخۆیش بڕوا بکەن من مەجموعەیەکی سویسریم هێنا پارفێرار مەجموعەیەکی ئەڵمانیمان هێنا مەجموعەیەکی فەڕەنسیشمان هێنا زۆر گرنگ بوو لایەن کە ئەم مەمتیقەیە ئیشی لەسەر بکێ بڕوا بکەن لە فاو لەگەڵ ڕێکخراوی فاوە لە ساڵەکانی نەوەتەکانە بۆ 2023 ئیشمان کرد لەگەڵ ئەلکساندرامانان لەسەر ئەو جیۆهێرێتیجا کە ئەم مەمتیقەی لەو کاتەوە بیرمان لێ کردوەوە کە بەرەو جیۆپارک بڕوا بەڕاستی جا لێرە ئەمە زۆر سەرنجڕاکێشە کە تۆ ئەم دیاردە جیۆلۆجیانە بۆ نمونە لە دەوڵەتە خەلیجیەکان ئەم دیاردە جیۆلۆجیانە لەوێ دەرناکەوێت هیچی نییە ئۆفیلایت لە 22 وڵاتی عەرەبیە تەنها لە دووە لە وڵاتە عەرەبیەکەشە لە کوردستانە لە کوردستان لە سلێمانیە لە ماوەتایە یعنی ئەوەنگی گرنگێکی لەوایە لە شارباژێڕایە جا ئەمانە هەمووی زۆر سەرنجڕاکێشە بن و ئێستا ئێمە لە پەیوەندی لەگەڵ زانکۆکانی خەلیجە کە چۆن تەلەبەکانیان بێنن ئەم شتانە لێرەش خوێنن یعنی شتێک پێوترێت جیۆ تۆریزم کەواتە یعنی گەشت و گوزاری جیۆلۆجی کە ئەم دەرگایە لە کوردستانە تا ئیسا لێ نەیراوە ئێمە وا خەریکی ئینشەڵا و دەرگای لێن و بیکەینەوە کە گەشت و گەزاری جیۆلۆجی بە هەم بۆ زانکۆکانی جیهان هەم بۆ زانکۆکانی شەرقەوسەط و خەلیج و زانکۆکانی عێراقیش بەڕاستی ئەمانە ئەکرێ سەفراتی جیۆلۆجی گرنگ و بایەخ کە بین بە کە لەگەڵ یا بژاندنەوەی گەشت و گوزاریش بێ
من دکتۆر یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی پرۆژەی جیۆپارک ئەوەیە کە وەک خۆت باسی لێوە کرد هێنانی گەشتیاری هەم ناوخۆی و بە تایبەتریش گەشتیاری بیانیە ئایا بەڕای بەڕێستان جیۆپۆلەتیکی شارباژێر بەگشتی تا چەند لە ڕووی مێژووی و شوێنەوارە دیرینەکانی کە هەیە لەبارە بۆ ئەوەی کە پرۆژێکی لەم شێوازەی تێدا بۆ نمونە بەڕێوە بچێت و گرنگی زیاتری پێ بدرێت. دەستخۆش ئەو پرسیارە گرنگە لە یەکێکە لە پرسیارەکانی یونسکوش حەزەکەم زانی ئەڵێ ئایا ئەم ناچرال ریسۆرسزە ئەم سەرچاوە سروشتیە سامانە سروشتیە پەیوەندی بە دەوڵەمەندبوونی کللتوری ناوخۆی ناوچەکە هەیە بەڵێ ناوچەی بەڕاستی خۆشتان نەزانین شارباژێر قەڵاچوالان ئیمارەتی بابانە بەڕاستی لە دارشمانەوە کە هاتوونە تۆ بۆ ئێرە و هەروەها مێژوو دروستبوونی شۆڕش بەڕاستی لە منتیقەیە و بوونی یەکەمی زاعە لە منتیقەیە ئەمانە مێژووی کەلتوری منتیقەکەیە ئەمە یەکێکە لە شتە گرنگەکان لەم منتیقەیە کە تێکەڵە بێ لەگەڵ کەلتوری سامانە سروشتەکەی لەگەڵ سامانی نەتەوەی ئەم منتیقەیە بەگشتی لەگەڵ نزیکبوونی لە سلێمانی بەڕاستی یەکێک لە شتە گرنگەکانی ئەم جیۆپارکە ئەتوانی ئەم پەیوەندیە لەگەڵ شاری سلێمانیە کە تەنانەت ئێستا بە لەوانەیە بە چارێکی 20 دقیقە بیت ئەم جیۆپارکە ئێمە سنووری جیۆپارکەکە بالمناسبە یعنی سنوورەکەی بریتێ لە شاخی ئەزمەڕ و گۆیژە سنوورەک تا سنووری ئێران و ئەم منتیقەیە گرێتەوە کەواتە سنووری هەموو منتیقەی شارباژێرە گرێتەوە و دەرئەنجام ئەبێ بە شوێنێکی سیاحی گرنگ کە نەک تەنها سامانە سروشتیەکە نەک تەنها سامانە کەلتوریەکە بەڵام بایەخشەیە بە سامانی مرۆڤەکە ئێمە دەرئەنجام ئەمانێ مرۆڤی خەڵقی ناوچەکە بەشدار بێ لەم پرۆژەیە و چۆن بەشدار بێ یعنی لە پرۆژەی گەشتیارە جیۆلۆجیەکانە و گەشتە جیۆلۆجیەکانە و گەشتە گشتیەکانە بەشدار بن و گەنجەکان بە تایبەتی بە تەماین و ترێنینگیان بۆ بکەینەوە این دەورە چۆنەڵی خولی ڕاهێنانیان بۆ بکرێتەوە چۆن ئەتوانن شێوازی ئیشکردن لەگەڵ ئەو جیۆلۆجیانی کێنەواتەکە ئێمە دکتۆرکەی توانین خۆمان ئێستا ئەبینی چەندین تیم لە وڵاتە جیاوازەکانەوە هاتوون لە زۆربەی ناوچەکانی کوردستانەکەن و پشکنینەکەن باشە ئێمە چۆن بتوانین پشت بە خۆمان ببەستین یعنی بۆ نمونە لە نێو ناوەندێکی ئەکادمی و زانکۆی سلەیمانی و زانکۆکانی تری هەرێمی کوردستان چەنەها پسپۆڕی بەتوانایتیە چەنەها گەنجی بەتوانامان هەیە هەم هەلی کار بۆ گەنجەکانە ڕەخێن بسێنین هەم ئەتوانین دەستی خۆمان لە ناو ناوچەکەی خۆمانە کارکاکە منە دەوڵەمەند بین هەم بتوانین پسپۆڕەکانی خۆمان پشتیان پێبەستین ئێمە ئەکەوامان کرد ئەتوانین بڵین ئێمە خاوەنی نیشتیمانێک و کەلتورێکی خۆمانین ئەم هەوڵە هەیە لە ناوەندە ئەکادمیەکانەوە بێگومان وەکوتم لە زانکۆی سلێمانی ئەو هەوڵە زۆر بە جدیشی لەسەر کراوە ئێستا بۆردێک دروست کراوە بۆردەکە بە سەرۆکایەتی منەوە ئەندامەتی هەموو لایەنە پەیوەندیدارەکانە بەڕاستی قامێتی شارباژێر قامێتی ماوەت بەڕێوەبەراتی گشتی پەروەردە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری بەڕێوەبەراتی شوێنەوار بەڕێوەبەراتی هەموون لەو بۆردا ئەندامن لەم هەفتەیە بە تەمای ئینشاڵڵا لەگەڵ بەڕێز جەنابی پارێزگار کۆبینەوە کە ڕێڕەوی ئیشەکان و پلانی ئیشەکەمان بۆ ساڵی داهاتوو چی بێ و چۆن بودجەی بۆ دابینکەین یەکێک لە هەنگاوەکان کە کردومانە بەڕاستی کە پێویستە بیکەین بەداخەوە ناوچەی شارباژێر و بە تایبەتی منتیقەی سیتەک بەرەو پیسبوونی ژینگەی ڕۆیشتووە قەرەباڵغ بۆ کە ئەوەیەکێ لە خاڵەکانە کە بێ ئیشی لەسەر بکرێت یەکێک لە شتەکان کە گرنگە ڕێگاوبانەکانی هێمای هاتوچۆی لەسەر بێ و هێمای ئەو منتیقانەی کە ئەبێ پێوترێت جیۆسایت یعنی مووقعی جیۆلۆجی کە بێن گرنگی پێ بۆ نمونە با بڵێن لە مەوکەبە مووقعێکی جیۆلۆجیمانە بێ ئەوە گرنگیەکەی چییە و چۆن معلومات زانیاری بدەین بەو خەڵقانەی کەیەن و چۆن گەنجەکانمان فێرکەین و ئەو داتایانە چۆن پێشکەش بکەن بگومان دکتۆر ئەم بابەتی کە قسەی لەسەرەکەین بابەتی زۆرتر هەیە کە ئێمە تاوتوی بکەین بەڵام هەستەکەم دیسان کاتی گوێویستی گۆرانی ئامادەم برادەران قەت حەز ناکەم لە تەنیژیەکەوە بن چونکە حەزەکەم گوێم لە مەسەلەکان هاتینە لایەن بەرهەموو دوایش پشیە گوەرەگرین و بەڵام هەر لەگەڵتانە بەردەوامە بین فەرموو
لە تەنهایی شەوی ژینان شەوی ژینە ئەنێم هەنگاوی کوێرانە نییە دۆسێ دەرم بێنێ عالم گۆڕەوێران ئەمان قوربانت بێم بەخۆمەوە بەس و چوار ماڵەیمەوە قوربانت بێم بەخۆمەوە بەس و چوار ماڵەی ڕۆمە وەسێت لەکەم ناڕۆمەوە چارۆکەی هەولێریە کۆڵەوانەی هەولێریە ئەوە دەچما و سەرێی مڕێ بۆ خۆڵ دەچما سەرێی مڕێک یارەکەم شنگا بێریە ئەو ڕۆن و باخێریە لە حوجرەیدا و زکرێم دەکرد یەکلان لەکاو مانگمێنی کرد لە حوجرەیدا و زکرێم دەکرد یەکلان لەکاو مانگمێنی کرد خۆڕەت وەسەر لێوانیان چارۆکەکەی کۆڵی تۆ کۆڵوانەکەی کۆڵی تۆ هەترم پێیا بۆم مێناوی بە دیاری دەیدەم بە تۆ سوێنم خوارد و ماچی دەکەم تەختی نەو چاوانی تۆ نییە کەسێ نییە دۆسێ دەرم بێنێ ئەلەم گۆڕەوێرانە ئەو چاوانەی مثلێ بازن مەس و خومار پڕ لە نازن ئەو چاوانەی مثلێ بازن مەس و خومار پڕ لە نازن برژانی تیری سارەبازن چاوەڕۆکەکەی کۆڵی تۆ کۆڵەوانەکەی کۆڵی تۆ ئەترم پێیا بۆم بێناوی بە دیاری دەیدەم بە تۆ سوێنم خوارد وە ماچی دەکەم تەختی نەوچانی تۆ
ڕێگاکەم دوورە ئەی مەسڵم کوێستانە ڕێگاکەم دوورە ئەی مەسڵم کوێستانە شۆ بەسرێدادێ یارم میوانە یارم میوانە دەخیتمەی لە دڵمایە لەی سیا پۆشایی وای شایی و زەماوەن کەسم ئایان لە خۆمایان بێوی نەخۆشم ناوز دەرەیە تەلە قفەزدەم ئەی ماوە لە فاسم تەلە قفەزدەم ئەی ماوە لە فاسم گۆڵێژان ئەمنیش بۆ کەسێ ئەمنیش بۆ کەسێ ڕێگاکەم دوورە ئەی دوورکەوتۆ چاوە ڕێگاکەم دوورە ئەی دوورکەوتۆ چاوە بەیلی تارە لێجانە لەبیر چۆتەوایە لەبیر چۆتەوایە خوا بەخێر بێنەوە دەنگە خۆش بێت کاکاوەڕێ سوپاس. دکتۆر ویستم بەدەر لەوەی کە ئێمە باسی پێکاتی خاکمان کرد باسی جیۆپارکمان کرد کە چەند گرنگی و تایبەتمەندی هەیە ئەم سروشتە جوانەی ئێمە هەمانەی سەر لە بەیانی و لەگەڵ هاوکارم لانە کۆمەڵی مێش و مەگەز و ئەو بابەتانە لێرە زۆر جیاواز دەرەکەن لە ڕووی باڵندا مێش و مەگەز شۆکەکان تا چەند ئێمە دەوڵەمەندین بەو بابەتان. بەڵێ لە ڕاستیە لە زانکۆی سلێمانی هەندێک هاوڕێمان لەگەڵ ڕێکخراوی نێچەری جیهانیە ئیشیان کردو لەسەر ناوچەی شارباژێر کە تۆماری چەندین توخم و جۆری باڵندە و خشوکیان لە مانتیقەیە دەستنیشان کردووە و ئەوە یەکێک لە شتە بەها گرنگەکانی جیۆپارکەکە کە ئیبەستینەوە لەگەڵ جیۆدایڤێرسیتی یعنی هەمە چەشنەی جیۆلۆجی بایۆدایڤێرسیتی ئەوەش یعنی هەمە چەشنەی بایۆلۆجی چ لە ڕووەکە چ لە ئاژەڵە جا هەمووشی تۆمار کراوە توخمە گرنگەکان و یەکێک لە توخمە گرنگەکان کە دەستنیشان کراوە یەکێک لە جۆرە خشوکەکانە لە ناو ئاوی تافگەی سەرسوو لە بەڕاستی و هەروەها لە بڵندەکان بۆیە ئەو منتیقەیە یەکێک لە ئیشەکان کە ئایا بتوانین منتیقەی پارێزراوی پێوترێ پرۆتێکتد ئێریا لە منتیقەیە دەستنیشان کرێت و ببێ بە بەشێک لە جیۆپارکەکە ئەوەش یەکێکە لە خەسڵەتە گرنگەکانی ناوچەی شارباژێر کە چەندین ڕووەک و ئاژەڵی هەمە چەشنەی جیاوازی تیا لەسەر لێڤڵی جیهادی. باشە دکتۆر ئەزانین خاکی کوردستان خاکێکی بەپیتی هەیە بە تایبەتر بۆ بواری کشت و کاڵ باسێکی ئەوم بۆ بکە بابزانم لە پرۆژەی جیۆپارکە تا چەند بواری کشت و کاڵ جێگە کراوەتەوە لێرە چونکە ئەزانین ئەگەر باز لە کەرتی گەشتیاری پێمانگە زۆر کەسە بێ ئەو تەماتە و خیاری کە لە بازارێکرێ ئەو سۆزۆ میوەی کە لە بازارەکانێکرا حەز بۆ بک بچێتە نێو باخێکەوە خۆی بەدەستی خۆی لێ بکاتەوە ئایا لە نێو پرۆژەی جیۆپارکە بە هیچ شێوازێک باسی گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ کراوە یاخود هیچ هەنگاوێک هەیە بۆ ئەم بابەتە لەم پرۆژەیە؟ بەڵێ لێرە
یونسکۆش پرسیاریەوەی تیا کردووە شتێکە پێوترێ سستینبل دیڤلۆپمنت یعنی ئەم ناوچەیە چۆن گەشتەسەندنی ئابووری بەردەوامی تیابێ و سەرچاوە سروشتیەکانی چۆن بەکاربێنی سەرچاوی خاکە ئاوە خاک بۆ کشت و کاڵ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی چۆن تەرجیعی یا پشگیری ئەو پرۆژە کشت و کاڵیانە بکەیت کە خەڵقی ناوچەکە خۆیان شارەزان و ئیشیان تیا کردووە جگە لە جیای خۆڕسکی و جگە لەوە ئەو سامانە سروشتیانەی کە کشت و کاڵیە وەکو ڕووەکەکان یا زەرعاتەکان چی دەرەچێ بەڕاستی ئەوانە جۆرەکانی چییە توخمەکانی چییە کە بحوسی لەسەر بکرێ و گەشەی پێ بکرێ ئەوە یەکێکە لە خاڵەکان کە لەم منتیقا بەڕاستی گەشەی پێرێ یەکێک لەم خەسڵەتانی ئێرە بوونی سامانی هەنگوینە ئەوەش یەکێکە لە خاڵە گرنگەکان بۆیە لەم منتیقا بەڕاستی گرنگە ئەو سستینبل دیڤلۆپمنتە بەشێکی داناوە بۆ گەشتەسەندنی بواری کشت و کاڵ لە منتیقەکە کاتەڵی لەگەڵ دۆزینەوەی هەر بابەتێکی گرنگ لەوەی کە لە ڕووی پێکاتی خاکبیاک لە ڕووی جانلەبەر و شێوازی ژیان بێ لەو ناوچەیە ئەو ناوچەیە گەشتەسەندنێکی باش بەخۆیەوە بینێ لە ماوەت ئەم بابەتە گرنگەتان دۆزیوەتەوە ئەم جیۆپارکە گرنگە هەیە لە ناوچەکەی ئێمە تا چەند ئەتوانێ ئەو شوێنە بەرفراوانتر بێ و بتوانێت دەستی کاری زیاتری بۆ بچێ و خەڵکی ئەو ناوچەیە سوود لەم بابەتە دەم شاخی گمۆ ئەوە تا لە پشت ماوەتەوە ئەوە چوارتا بەردەکەی چوارتا ئەوانە هەمووی باش تەقدیری خەمڵاندنی بۆ کراوە بۆ احتیاتی مەرمەر لە منتیقەیە لەو منتیقە سامانی مس ئیشی لەسەر کراوە چەولمی منتیقەکە زۆر بەکارێن لێسا بۆ کەرەسەی بیناسازی بەڕاستی چەندین بواری گرنگ بۆ پیشەسازی مەرمەر لەم منتیقەیە ئەکرێت و هەروە ئەو جگە لەوە سیلیکا جگە لەوە سربەنتین یەکێکە لە بەڕاستی جمستۆن ئەوانە هەمووی ئەکرێ هەر گەنجێک لەمانە لە منتیقەی شارباژێرە داخلی کەیلۆ پرۆژە پیشەسازیانە و ئابوووریانە وەجگە لەوە بەڕاستی دروستکردنی سەد سامانی ئاوی ئەم منتیقەیە چۆن دەور ببینێ هەم بۆ کشت و کاڵەکە هەم بۆ هێنانی گەشتیاران یعنی بەگشتی سامانی سروشتێکە کە بەرد و کانزاکانە ئەکرێ وە بەرهێنانی گەورەی تیا بکرێ بەداخەوە تا پێش ماوەیەکیش ئەمە کرابوو بە چەند بلۆکی لە وەزارەتی سامانە سروشتەکانەوە بەڵام ئێستا ئیشی لەسەر نەکراوە بۆیە منتیقەی ماوەت بلۆکێکی گەورەی ئابووریە لە ڕووی سامانی سروشتی کانزای بەرد و کانزاکانیەوە پرۆژەی جیۆپارک چی و مەبەست لێ چییە باسێکیەوەمان بۆ کە بابزانین کەی ئیشەڵڵا ئەم سروشتە جوانەی شارباژێر ئەم پرۆژەی تیا جێبەجێکرێکەکەی ئەتوانێت تەواوی ئەو بابەتانی کە تۆ باست لێوە کرد لەم سنوورەیە جێبەجێکرێ پرۆژەکە گەیشتۆ بەکوێ دام خۆشبەختانە پرۆژەکە وەکتم لەگەڵ یونسکۆی عێراقا لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم لە پەیوەندیدار لێرە تەنانەت لەگەڵ حکوومەتی عێراقیە بە تەماین ئەو دۆسیەیە کەوتم هەموو داتابیزمانداناوە وێبسایت لە زانکۆی سلێمانی کە چی زانیاری لەسەر ناوچەکەیە کۆی کەینەوە و پێشکەشی یونسکۆی بکەین ئێستا لەواین هەنگاوی یەکەم ئەوەیە کە لە پارێزگای سلێمانی بە نیشتیمانکردنی جیۆپارکی شارباژێرە بۆیە هەنگاوەکان بەرەو ئەوەیە لەگەڵ دام و دەستگاکانی ئێرە کە چۆن هەنگاوی کردار بکەین هەنگاوە کردارەکان یەکەمیان بە پاکردنەوەی ناوچەکە لە خۆڵ و خاشاک بەڕاستی لە تێکدانی ژینگەی هەروە دانانی هێمای هاتوچۆی بۆ ڕێگاوبانەکانی و هێما بۆ جیۆسایتەکان و هەروەها زانیاری لە وێبسایت و لە لیفلێتە بۆ جیۆسایتەکان ئەو منتیقانە وە چۆن ناوچەکان بپارێژێ لە ڕووی جیۆلۆجی و دەستکاری نەکرێ ئەوە هەنگاوەکانە پاشان دوای ئەوەی کە تەواوکردنی دۆسیەکە بوو لەگەڵ یونسکۆ ئینشەڵا ئەم مانگە بە تەماین کۆبوونەوەیەکمان هەیە یونسکۆی جیهانی کە ئەم هەنگاوانەیان پێ بڵێن و پشتگیری دارایی بۆ دابین کەین بەڕاستی لە هەوڵداین بۆ پشتگیری دارایی بۆ ئەم هەموو بابەتە بۆ ڕاگررتنی ژینگەکەی پاکردنی ژینگەکەی بۆ هیماکان بۆ
پەیوەندی لەگەڵ یونسکۆی عێراق و یونسکۆی عالمیە چۆنە میشانە و گەنجەکانمان بەرین بۆ خولی ڕاهێنان بۆ بابەت ئێمەشله بۆ هیواین دەستخۆش بۆ تۆ ئومێ دەکەین ڕۆژگارێک بێت وەکو تۆ باسی لێوەکر ئەگەر بێتەوە پرۆژێ بچێتە بواری جێبەجێکردنەوە بکرێت بە دڵنیاوە بێتەوە کارێک بۆ هاتنی گەشتیاری بیانیش زۆر سپاس بۆ تۆ مازوومانشەڵا کوردستان هەر ئاوادان سپاس بۆ برادرانی موزیسیان سپاس بۆ کاکاوڕێکە ئەمڕۆ ئەم پرۆگرامە تایبەتتان جوانتر کردماندوو نەبن سپاس بۆ بینێرە خۆشەویستەکانیشمان سەرکۆ جا بە بینەران بڵین ئەگەر ئەمڕۆ بەنیازم بێن بۆ گەشت و سەیرانەکان بیرتان نەچێت دژە خۆر لەگەڵ خۆتانە بێنن چونکە ئێمە لە بەکاریشمانە ناوە بڵم بەخوایتر ماشەڵڵا خۆرەکەی بەتینە هەرە سووتێنێ بە تایبەتی بۆ مناڵ و بۆ کەسانی کە تۆزێک ناسکترن بۆی نەسووتێن بەم خۆرە هیواداری کاتێکی خۆشمان پێبەخشی بێتن سپاس بۆ دکتۆر کە کۆمەڵە ڕوونکردنەوەی یانە سپاس بۆ کاکاوڕێ و هاوڕێیانیشمان هیوادارین ئەمڕۆژ ئێوە سوود لە گەشت و سەیرانەکانتان ببین و ڕۆژێکی خۆشتانە بێ بە دوایین بەرەمی کاکاوڕێ کۆتایی بەم پرۆگرامە هێنین و هەر لە خۆشی و سەیران و گەشتا بن خواتان لەگەڵ کوردستان هەر ئاوادان بێ و کاتێکی خۆش بۆیەوە فەرموو
طالعان قريتي دايداي هر لدونه طالعان قريتي دايداي هر لدونه بالو الله يبرم زرد السور بالو الله يبرم زرد السور هاي بنيم هالي جنبي شوبة يا مدبردم شون أنا مقري شون أنا مقري هيلادا كراز الرجيب للجامرة هيلادا كراز الرجيب للجامرة ديتالك ونادي قرميني ورو ايالك ونادي قرميني ورو هيداد وبداد أما حاوية هيداد وبداد أما حاوية كزنا دردي كزي أقا أدارية كزنا دردي